هەزاران پارچە شوێنەوارن کە لە ئەنجامی کاری ڕووپێوی و هەڵکۆڵین لە ناوچە شوێنەواریەکانی ئیدارەی سربەخۆی سۆران دۆزراونەتەوە و لە ژوورێک لە بەڕێوەبەراتی شوێنەوار هەڵگیراون. سۆران ناوچەیەکی گرنگە لە بواری شوێنەوار، بەڵام تاوەکو ئێستا موزەخانەیەک نییە بۆ پارێزگاری لە کەلوپەلە شوێنەواریەکان و ئاشناکردنیان بە هاوڵاتیان کە مێژوویەکی دێرینیان هەیە. ئێستا نزیکەی 1100 شوێنی شوێنەواری تۆمار کرایە و هەروەها ئەو شوێنەواریانە بووینە هۆکاری جەزبی تیمە بیانیەکان کە 5 تیمی بیانی لێرە ئیش دەکەن، تیمی زانکۆی بۆستن و پنسیلڤانیا ئەمریکی، تیمی زانکۆی کامبریجی بەریتانی و دوو تیمی ئەڵمانی و تیمێکی بەرشلۆنای ئیسپانی لێرە کار دەکەن. لە ئەنجامی کارکردنی تیمەکانی بیانی و ناوخۆی کۆمەڵێک پارچەی شوێنەواری دۆزراینەوەکە پێویستە مۆزەخانەیەک هەبیتن بۆ پارێزگاریکردن لەو کەلوپەلە شوێنەواریانە کە ئێستا ژمارەیان دەگاتە هەزاران پارچەی شوێنەواری، بەڵام بەداخەوە تاکو ئێستا لە سۆران ئێمە نەمانتوانێ مۆزەخانەیەکمان هەبیتن بۆ پارێزگاریکردن لە مێژووی نەتەوەکەمان. ناوچە شوێنەواریەکانی سۆران بەشێکیان مێژوەکەیان بۆ پێش زاین و هەزاران ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە کە ژمارەیان دەگاتە 1100 ناوچەی شوێنەواری، بەڵام نەتوانراوە لە ڕووی گەشتیاریەوە سوودیان لێوەرگیرێت. ئەمە لە کاتێکدایە دەکرێت بایەخ بە ناوچە شوێنەواریەکان بدرێت و سەرنجی گەشتیارانی پێڕابچێشرێت. هەرچەندە بەشێک لە شوێنەوارەکان بابەتی کنەوە پشکنینی شوێنەواری لە ڕووی زانستیەوە تاوا نەکراوە تا ئەمە بتوانین هەموو وەبەرهێنەران بینین، هەمیش بتوانین گروپاتی گەشتیاری بۆ ڕاکێشین. ئەوەی هەمانە تەنها ئەشکەوتی شانەدەر بە بەردەوامی گروپاتی گەشتیاری سەردانی دەکاتن. لە شوێنەوارەکانی تر ئەمە قسەمان لەگە شوێنەواریش کردو، چەندین زادانیشتنمان کردو بۆ ئەوی بتوانن ئەوان لای خۆیانەوە بابەتە زانستەکەی کنەوە پشکنین تەواو بکەن بۆ ئەوی ڕادستی ئێمە بکەن وەکو گەشتوگوزار. ئێمە بتوانین لە لای خۆمانەوە هەم لە دەرەوەی ئەو شوێنەواریانە وەبەرهێنەر بینین، سەرمایە گوزاری بکاتن لە دەرەوەی شوێنەکان و زائیدەن بتوانین کۆنتاک بکەین لەگەڵ کۆمپانیای گەشتوگوزاریەکان بۆ ئەوی بتوانین گروپاتی گەشتیاری بۆ شوێنەوارەکان ڕاکێشین. شوێنەوار ڕەسەنایەتی و قوڵی هەر گەلوونەتەوەیەک لە ڕابردوودا دەردەخات و مێژوو و کەلتوریشی بە زیندوی دەهێڵێتەوە، بەڵام بایەخنەدان بە ناوچە شوێنەواریەکانی ئیدارەی سۆران وا دەکات بەرە بەرەو نەمان بچن و کەلتور و ڕابردووی ئەو ناوچانە شوون بێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.